ژمارەیەک لە کەسوکاری ڕاگیراوان و بەندکراوان لە بەردەم ئەنجومەنی دادوەری گرت بوونەوە و داواکار بوون لایەنی پەیوەندیدار کەسوکاریان ئازاد بکەن. داواکاریمانەوەی لە حکوومەتی هەرێم کە بەهاناو خەڵکەی بێ، یعنی بووە لێرکانە لە محکەمەی گەورە هیچ قانونێک نییە ئەتا ئێستاکە و سارێک و قسوورە بابی من لە ژۆرێ سزن کرا بێتاوان حاکم بە قسەی خۆی بە دەوی خۆی دەرێ بابی تو بێتاوانە ئەی باشە زەنابێکە مادەم بابین بێتاوانە لۆ عەرزت کردی لە ژۆرێ سارە کوسەی مانگە دوو مانگە چەندە هەر بەلاش حەلاشی زیرەستە نییە ئەکتابەکەی ئەمە دەچنە محکەمە دەنەگە یعنی تاوان بارە حکومیکە بێتاوانە بەریدا باشە دێنگولە لە پارەوە گرتی ماگانە ئازانەوە لە ئازانە پیاوە چ بێتاوان بەردن ها ئەو چاردە مانگە و پیاوە بێتاوانی جیرە هەزار نەخۆشی هەیە. بەشێک لەو گیرا و ڕاگیراوانە ماوەی یاسایان تەواو بووە، بەڵام وەک خۆیان دەڵێن تاوەکو ئێستا ئیخراجی قانونیان لەلایەن دادوەرانەوە بۆ نەکراوە. بەس ئەمە دەمانەوێت یاسا سەروەربی، یاسا تەلەفۆن کاری نەبی، یاسا بەرپرسەکان واز لە تەلەفۆن کاری بینی ئەو دژمنداریە بالەگە خەرک نەکەن، واز لەوەی بینن ئەگە کاک عومەر بە تاوانبارە بە یاسای خۆی بگەینن، ئەگە ناش لە بۆمان سبەی لێ زووترنی ئازادی بکەن، ڕۆژانە دەین لێرە پێش ئێرە دەرگای ئێرە نەتانی محکەمەی پیاوە چ بێتاوان بکە کو حاکم دەرێ بڕۆم ببەنە سلێمانی و دەهۆچێ ئەمە تشمان لە سلێمان ئەمە سەربێرەین ئەمە تشمان لە وێندەرە ها کو دەیەت کو جوراتی وێ برێ بێنە وێندەر. بەشێک لە ئامادەبوانی گرتبوونەوەکە ڕایانگەیان بەردەوام دەبن لە داواکانیان تاوەکو لایەنی پەیوەندیدار بەدەم داواکانیانەوە دێن. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.